سيدات والسادة النواب بالمجمل على قانون استحداث محافظة هلبجة التصويت. حصلت الموافقة. گەرچی پەرلەمانی عێراق هەڵەبجێ بە 19مین پارێزگای عێراق ناساند و پرۆژە یاساکە پەسەند کرا، بەڵام مەترسی لەسەر بڕیارەکە هەیە و بە بیانووی تەواو نەبوونی نیسابی یاسایی پەرلەمانتاران هەوڵ دەدرێت هەڵبوەشێنرێتەوە. بەشێک لە چین و توێژەکانی هەڵەبجە بۆ پەیام دەڵێن هەڵەبجە قوربانی گەورەی دا و پێویستە کار بکرێت یاساکە ڕێڕەوی یاسایی خۆی وەربگرێت و هیچ بربەستێکی بۆ دروست نەکرێت. ئەبێ حکومەتی هەرێم لە ڕێی فراکسیۆنە کورسەکانەوە یەکدەنگ بن، یەکڕیز بن لە عێراقا لە بەغداد بوو ئەوەی بە پارێزگابوونی هەڵەبجە بچێتە قۆناغی دواترەوە. لایەنە شیعە و لایەنە سونەکان دەستخەنە ناوی شەکۆ و پارێزگابوونی هەڵەبجە دوا بخەن یا هەڵی بۆشێنەوە. ئەبێ حکومەت هەرێم زیاتر ئیش لەسەرەوە بکات، یعنی ڕکابەتی بکات لەگەڵ شیعە و سونەکانە بۆ ئەوەی جەخت کاتۆ لەسەر ئەوەی بە پارێزگابوونی هەڵەبجە بڕاتە مەرحلەکانی دواتری. وەڵای من پێمان خۆشە هەڵەبجە بێ بە پارێزگا بۆ ئەوەی ئەو خەڵکە بگات بە ئاواتی خۆی، ئەم شارش زیاتر ئاوادان بێتەوە بۆ ئیش و کار بۆ پرۆژەکان. بەڕاستی یەقی خۆمانە ئێمە قوربانیمان داوە لە پێناوی ئەم شارە. ئەوەش بینیمان نیسان واقعی بین بێ ئەو و دانیشتنی پەرلەمانە و تۆزێ فەوزایەکی تیا دروست بوو یعنی ئەگەر بڕیار بێ ئەمە ببین بە پارێزگا پێمان خۆشە بە قانونی بێ هەرچەند یعنی حەقی شەرعی خۆمان زۆر لەوە زیاتر ئەمە ببین بە پارێزگا. بە پارێزگا بوون شتێک نییە، ینی تۆ بیکەی بە دەستخۆشی و هەڵاوم سەرۆسەر. ئمە پێویستمان بەڕاستی بە ئاوەدانی، پێویستمان بە کار و کەسابەتە، پێویستمان بە لە ڕووی ئابووری و خەڵگە شەبدا. ئەمە بازاڕ و وەزعەکەی ئەمەیەکەی بینی تا سەعات سوار سۆڵە هەمووشی ژم و جوڵی ئابووری نیە ئیدارە سەقەت لە وڵاتە ئیدارەکان کە ئەڵەم با ببێ بە پارێزگا پێم خۆشە پێشکەوێت ئاوەدان بکرێتەوە گەشت و گوزار ینی ئەوەی جوانە لەم شارە خوا پیاوین، ئەوەی ناشرینە حکومەت پیاوین، هەر ئەوەی مەوزوعەکە. هاوڵاتێکی دیکە دەڵێت باڵوەشارەوەی بڕاری بە پارێزگابوونی هەڵەبجە جارێکی تر شارەکە بریندار دەکرێت، بۆیە داوا لە گشت دڵ سۆزان دەکرێت دەوڵی تەواو بدەن تا یاساکە جێبەجێ بکرێت. داوامان هەیە لە پەرلەمانی عێراق و لە ئەو لایەنانەی کە ئەیانەوێت دەست خوێنەکاری ئەوەی کە هەڵەبجە نەبێ بە پارێزگا. داواکاریمان هەیە وەکو هەڵەبجە قوربانیەکی زۆری داوە، ئەو قوربانیە بە فیڕۆ نەدەن، دووبارە هەڵەبجە بریندار نەکەنەوە لە ئەوەی کە ڕێکگر بن لە بە پارێزگابوونی هەڵەبجە. چواردەی چواری ئەم مانگا لە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق و دوای تەواوبوونی ڕێژەی یاسایی کۆبوونەوەکە پەسەندکردنی مادەکانی ناو پرۆژە یاساکە هەڵەبجە بە 19مین پارێزگای عێراق ناسێنرا. بالمجمل على قانون استحداث محافظة هلبجة التصويت. حصلت الموافقة. بەڵام ئێستا بەشێک لە کوتلە و پەرلەمانتارانی عەراب تانە لە بڕارەکە دەدەن و دەیانەوێت لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە هەڵی بۆشێننەوە. ئەوەش دڵەڕاوکەی لە ناوچین و توێژەکانی هەڵەبجە دروست کردووە و نوێنەرانی کوردیش لە پەرلەمانی عێراق دەڵێن بڕیارەکە هەڵناوەشێتەوە و ڕێژەی یاسایی پەرلەمانتاران لە کۆبوونەوەکە هیچ کێشەیەکی نەبووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.